بیمال چادری بەردەوام تاقیکردنەوەی تەندروستی لە تیمارگەی ئینتەرناشنەڵ فامیلی مێدیسن لە شارلزڤیل بۆ دەکرێت. لە ساڵی پاریشدا نیشتەرگەری گواستنەوەی گورچیلەی لە زانکۆی ڤەرجینیا بۆ کرابوو. وانە بووایە ئێستا مردبووم پارەم پێ نەبوو لە ئۆردگای کۆچبەران تا پرۆسەی شوشتنەوەی یان گواستنەوەی گورچیلە بۆ بکرێت. چادری 20 ساڵ لەمەوبەر لە ئۆردگای کۆچبەری لە نیپال بەسەر بردبوو دوای ئەوەی لە شوێنی لەدایکبوونی لە بۆچان هەڵات بوو. لەناو ئەو 110,000 کەسەدا بووم لە تاو زوڵم و زۆرداری وڵاتەکەم بەجێهێشت. لوبنا عەباسیش لە مێژەوە کێشەی بڕبڕەی پشتی هەبووە لەو کاتەی 6 ساڵ لەمەوبەر لە عێراق هەڵات بوو. ڕۆژی وا هەبوو بەهۆی ئەو کێشەیەوە نەمدەتوانی بڕۆم. ئێستا دەتوانم هاتوچۆ بکەم و کار بکەم. دوو کارم هەیە. زۆر سپاس یارمەتیدانی ئەم تیمارگەیە و ئەمریکاش دەکەم. چادری و لوبنا لە نێوان 30,000 کۆچبەرن لە شارلزڤیل نیشتەجێ کراون لەڕێی کۆمیتەی کۆچبەران و یاخۆد IRCەوە لەوەتەی ساڵی 1998ەوە و زۆربیان لەو تیمارگەیە چارەسەر وەردەگرن. دکتۆر فۆرن هاوک پزیشک لە زانکۆی ڤەرجینیا 15 ساڵ لەمەوبەر بە یارمەتی IRC وەزارەتی تەندروستی ئەمریکا تیمارگەکەی دامەزراند. بەگشتی کۆچبەران بەر لە گەیشتنیان خزمەتی باشی تەندروستی وەرناگرن. هەر بۆیە کێشەی تەندروستی و دەرونی زۆریان دەبێت لەو دەمەی کە دەگەنە ئێرە. کەوا پێویست دەکات ئێمە تێبگەین لە گیرروگرفتەکانیان و پێشخانی کەلتوریان و بیرروباوەڕی ئاینیان و ئەزمموی پێشویان. هەر بۆیە بە باشم زانی ئێمە تیمارگەیەک بکەینەوە کە دەتوانین پزیشک و پەرستاری تریش ڕابهێنین باشترین خزمەت بە کۆچبەران بگەێنن. لە یەکەمین سەردانی نەخۆشەکە پزیشکەکان لە ڕێی زمانوەرگی ڕێکەوە لە نەخۆشەکە تێدەگەن و ماوەی کاژمێرێک بەسەر دەبن بۆ تێگەیشتن لە کێشەکانی. جاری وا هەیە لە ڕێی تەلەفۆنەوە یارمەتی دەدرێن. هەندێک نەخۆشیش ئاسانە چارەسەرکردنی بەڵام هەندێکی تروان نییە. بۆ نمونە دەبێت قەناعەت بە ژنان بکرێت کە دەبێت تاقیکردنەوەکانی مەمۆگرام و پاپسمیریان بۆ بکرێت. تەنانەت کێشەکانی دەرونی ئێجگار سەختن وەک ناڕەحەتی دەرونی دوای شەڕ و خەمۆکی کە زۆربەی پەنابەران هەیەە. بهێنە بەرچاوی خۆت کەسێک لە میانەی شەڕ لە وڵاتەکەی ژیا بێت و ئەندامێکی خێزانەکەی لە بەرچاوی خۆی کوژرا بێت و تەنانەت خۆشی هەڕەشەی لێکرا بێت و لە تاوانە هەڵات بێت. ئەوانە بەکارە سەتڕەت بوون کە دیمەنەکان لە بەرچاویان لا ناچێت. هەر بۆیە ناتوانن لێرە گەشە بکەن گەر چارەسەر وەرنەگرن. لەگەڵ ئەوەی دابینکردنی خزمەتی تەندروستی و دەرونی بۆ کۆچبەران بەڕەنگاریە بۆ پزیشکەکان بەڵام هەروەها دڵخۆشکەرەشە. ئامانجەکەمان ئەوەیە ئەندامی تەندروست و بەرهەمهێنەرمان هەبێت لە کۆمەلگاکانمان کە هەست بکەن بەوەی کە پێشوازیان لێکراوە و تا قەناعەتیشیان بە ژیانی خۆیان هەبێت و بە دڵخۆشیەوە تێکەڵی کۆمەلگا ببنەوە و تیا هاوبەش بن.